تەمان ڕێگر نەبوو لە بەردەم بەدیهێنانی خەونی ئەم هاوڵاتیە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی. عوسمان محەممەد کە لە لای هاوڕێ و دەوروبەرەکەی بە مستەر عوسمان ناسراوە بەردەوام لە هەوڵی بەدیهێنانی خەونێکی دەیان ساڵیدایە بۆ پەرەپێدانی زمانی ئینگلیزی. من تمنى محافظة صعبة موالي تشلونهم هلا بدايته ولا ايش متوسطوا خلياي بيربون زمان انجليزي بو دوري كاملة سيل صالين وصلوا شستو فيت يا شش برتهم لمتوسطة دواي شمو خلاصي ليرة اعدادين ابو يعني ثانويين ابو شمو خلاصي ليرة اعدادين توقر سيصا دواي شمو كلية بوليسي بغداد. If you sell that notebook, that makes a lot of money for you. Did you realize? You want to buy it? Well, I would if I was originally. In Langus. In Langus. Yes. مستەر عوسمان ڕۆژانە بۆ چەند سەعاتێک دێتە چایخانەکانی بەردەم ئەم بازاڕەی ڕانیا لەلایەن ئەو کەسانی زمانی ئینگلیزی دەزانن دەورەی لێ دەدرێت و گفتوگۆی لەگەڵ دەکەن بەم زمانە لە ڕێگەی ئەم دەفتەرەشەوە بەردەوام وشەی نوێی ئینگلیزی دەنووسێتەوە و بە وتەی خۆی لە 1965 بۆ هەفتای زمانی ئینگلیزیەکەی زۆر باشە و دەتوانێت قسەی پێ بکات. والله هلا قاموس شوامەیە قاموس و موبایل و وشانە بەکاردێن کەم لەگەڵ تەلەڤیزیۆن مەشغوڵ. برادەرێکم بوو هەبوو هیندی بوو لێرە بوو لە خستخانەی کە قسەم لەگەڵ دەکرد دەچوومە خستخانەی یان ئەو داهات بۆ دایرەی دەیگوت تو باشترین لە باقی دکتۆرەکان ئەوە دەمی باشتر بوو. ئێستا لەگەڵ تەمان وردە نامێنێ. ڕۆژان چەند کاتژمێر تەرخان دەکەوێت؟ وەڵی لەوانەیە 5 سەعات هەر دەنووسمەوە کەلیماتان لەبەریان دەکەم. Are you happy? What that makes you from Moscow? I'm from Iran. My grandfather came from Iran. Okay. From London. Oh, I see. عوسمان محەممەد کە بە مستەر عوسمان ناسراوە هەرچەندە لە تەمەنی گەنجیدا قۆناغەکانی خوێندنی تەواو کردووە بەڵام نەیتوانی بەهۆی خوێندنەکەیەوە فێری زمانی ئینگلیزی ببێت. ئەو تێشی پێچەوانە کردەوە کە دەڵێت تەمان ڕێگرە لە بەردەم فێربوون و بەدەستهێنانی بەهرەی جیاواز. ئەو تەمەنی ئێستا بووە بە 70 ساڵ و سەرسەختانە هەوڵ بۆ فێربوونی زمانی ئینگلیزی دەدات. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.